قوتابیانی پۆلی 12 ئامادەیی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی گرت بوونەوە و داوای ڕاگررتنی خوێندنی ئۆنلاین و کەمکردنەوەی پرۆگرامەکان دەکەن. ئەوان دەڵێن لە دۆخێکی دەرونی سەخت داین و ناتوانین لەم کاتە هەسیارەدا پشت بە سێرڤەرێکی لاواز ببەستین کە ناتوانێت پێداویستەکانمان دابین بکات. داواکاری لە وەزارەتی پەروەردە کە ئەمساڵ بڕیارێکی تاکیدی با لەم قەلەقیە نەجاتمان بە. بەڕاستی زۆر قەلەقین. یعنی نازانین دەست بینە کتێب، دەست بینە موبایل، نازانین لەسەر چی سعی بکەین. سەرمان لێ شێواوە ئەم خوێنی ئۆنلاینە هیچ سەر ناکرێت، هیچ بە کەڵکی ئەم ساڵی خوێندن نایەت. یانەوە تا دخول عام بکرێ، یانەوە تا بڕیارێکی تەواوەتی بن کە ئیمتیحانی شەستەکە لەسەر چێکرێ، ڕۆژێکەڵێ لەسەر ئۆنلاینە، ڕۆژێکەڵێ لە ناوەندەکانی خوێندنە. وەڵاهی زۆر سامن وەکو خومەر بێئەمەل بوو. نازانم دەرەچم یانە، هەر بەتەمای خۆم. وەکو قوتابیانی پۆلی 12 خۆیان دەڵێن کاتێکی زۆرمان لە کیس چووە و بەم دۆخەوە ناتوانین بەشداری تاقیکردنەوەکان بکەین. پێویستە چارەسەرێکی واقعی و گونجاو بۆ ئەم کێشەیە دابدرێت. وای بە دیاریکراوی کێشەکەمانەوەیە کە کاتی خوێندنمان کەم بۆتەوە کە کراوە بە ئۆنلاین، یعنی مەجال نەبووە خوێندن بە تەواوەتی بکەین. بۆیە داواکاریمان لە خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ئەوەیە کە خوێندنی مەکتەبەکان بگەڕێنەوە و وەزاریش 2-3 هەفتە دوا بخەن بۆی ئەو کاتەمان بۆ بگەڕێتەوە و امتحانەکانی شەمە جوانی بکەین. وڵی ئەگەر 2-3 هەفتە امتحانەکان دواخەن، امتحانی وەرزی دووەم با بڵین و امتحانی وەزاریش کاتەمێنێ بەڵێ 2-3 هەفتە دوای خەن هەر زۆر باشە بۆ ئێمە، یعنی مەجالی خوێندن نەما بەڕاستی. وەڵام من وەکو دایکی قوتابیەکە قوتابەکەم لە پۆلی 12 هاتووم پشتگیری قوتابیەکانەکەم، هەموو قوتابیەکانەکەم بە تایبەتی کچەکەی خۆمەکەم کە لە پۆلی 12 بۆی وەکو پێویست هاوکاریان بکرێ، یارمەتیان بدرێت، کاراسانیان بۆ کرد بۆی مستەقبەلی ساڵەکان بە فیڕۆ نەڕوات. هەم وەکو دایکی قوتابیەکە، هەم وەکو مامۆستایەکیش خۆم مامۆستایەکم لە قوتابخانەیە. وەڵای ئەم سیستەمە وەکو پێویست لە بەرژۆندیان نییە. لەبەرەوەی کاتێک لەوانێت تۆ دانیشە خەریکی مۆبایلەکە بێ سەعی بێ، کاتێکیکە خەریکی شتیکە بێ لە مۆبایلەکەەوە، مەشغوڵ بێ بە شتیکەوە. ئەم قوتابیانە کە ساڵی دیاریکردنی چارەنووسیانە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داواکاریەکانیان بە وردی بۆ وەزارەتی پەروەردە و لایەنەپەیماندارەکان دەخەنە ڕوو. لێرەدا چەند داواکاریەک دەخینە ڕوو بۆ پاراستنی ئایندەی زانست ئێمە و کەمکردنەوەی و بژاردەبوونەوەی کە بڕیارەکانی پێشوو دروستیان کردووە. یەکەم داواکاریمان دواخستنی ئەنجامدانی تاقیکردنەوەکانی نیشتیمانیە کە بخرێتە دوای 25/6 کە کەوێتەوە 1/7 و بابەتانە و هەروەها هەردوو پولەکە نەک بەس پولی یەکەم و هەروەها تەلەکردنی کوردی و عەرەبی بگەڕێنرێتەوە و بکرێتە ئارەزومەندانە بۆ قوتابیان، چونکە پێویستە لەم حاڵەتەدا پێویستە ئەم تەرکردنە بگەڕێتەوە کە جەنابی وەزیری خوێندنی باڵاش لەم ڕۆژانەدا باسی لێوە کردبوو. و ئەوەی ئێمە نەوەی نیشتیمانی چاوەڕێی پاڵپشتی ئێوە دەکەین کە بیان بە داواکاریەکانمانەوە. ئەوان پێیان وایە سیستەمی ئۆنلاین گرفتێکی گەورەیە و بارگرانیەکی زۆری بۆ دروست کردوون، بۆیە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەن هەرچی زووە داواکاریەکانیان جێبەجێ بکات و چارەنووسیان بە شێوەیەکی دادپەروەرانە یەکلایی بکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.